زیاتر لە 2 ساڵ و 2 مانگە کەرکووکیەکان چاویان لە ڕوودا و گۆڕانکاریەکانە تەمەنایان دەکرد لەو گۆڕانکاریانە دۆخی شارەکەیان ئاسایی ببێتەوە جارێکی دیکە کەرکووک بگەڕێتەوە پێش 16 ئۆکتۆبەر 2019 تێپەڕیوە ئەمڕۆ یەکەم ڕۆژی مانگی 2020دا هێشتا کوردانی دانیشتووی کەرکووک لە چاوەڕوانی گۆڕانکاریەکانن بەڵام هیوا دەخوازن یەکگرتووی نێوماڵی کورد گۆڕانکاری لە شارەکە بێنێتە ئاراوە. وەڵی تەمەنای ئەواکەین ئینشەئەڵڵا ڕێککەوتنێکی هەموو ئەحزابە کوردستانیەکان بە یەکەوە بن بە یەک دەنگ پارتیش بگەڕێتەوە ناو کەرکووک ئەگە پارتی نەگەڕێتەوە ناو کەرکووک هیچ شتێک ناکرێت چونکە هەمویان بە یەکەوە بن یەک دەست و یەک دەنگ بن پێگەی کورد بە قووەت ئەبێ غەسبەن لەسەری حکومەتیش محافەزە لە کوردانێ بەڵام ئەگە حتا خۆمان لەناو خۆمانە یەک نەبین یەکگرتوو نەبین حکومەتیش هیچمان بۆ ناکە. باسی سد لەم شارەیە پێکەوە ژیانە یەکگرتنە لە یەکگرتن بەو لە بترازێ کورد پارچە پارچە ئەبێت ئێمە ئەوایە پلانێکمان دابنایە بۆ ئەم شتمان بەسەر نەهاتایە ئێمە پلانمان نەبوو. دەیان ساڵە کوردانی دانیشتووی کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکانی دیکە بە گیانی خۆیان قوربانیان داوە لە پێناو کوردستانی بوونی شارەکەیان بەڵام ناکۆکی نێوان هێزە سیاسیەکان ئەو ئاواتەی ئەم هاوڵاتیانەی لە گۆڕناوە بۆیە لە ساڵی 2020 تەمەنا دەکەن کێشەکانی کەرکووک یەکلایی بکرێتەوە. وەڵای ئینشەئەڵڵا لەم ساڵی تازەیە ئینشەئەڵڵا کەرکووک ڕزگارێ بێ و دێتەوە سەر کوردستان تەمەنای ئەومانە پێشتر ئەوەیە کاکە ڕاستە بەڵام ئێمە دژمنمان زۆرە برە هەموو دنیا دژمنمانە هەموو دنیا هەرچی بڵێ هەرچی میلەت و قەوم و هەرچی حکومەتە زلێزەکان و هەمووی دژمنی کووردە لە ناو یەک کارڕێک نینە و ئەمە ئەڵێ من باشترم ئەمە ئەڵێ من باشترم ئەمە ئەڵێ من ئازاترم ئەمە ئەڵێ ئازاترم ئەو قوتی بخۆ پارە ئەوە بخۆ هەمووی خڕکردنەوەی جیرفانە هەمووی خۆی دەوڵەمەندکردنە بڕوات بێ ئەو میلەتە فەوتە ئەو کەرکووچیانە هەمووی لە فەقیریە و لە داماویە وێرانن کەرکووچی غەدر لێکراوە کەرکووچی کەوتۆتە ژێر قاچی هەموو لایەکەوە کەرکووچی ماڵی وێران بووە هەرچی دێ بەسە کەرکووچیا دێ هەرچی ماڵوێرانی بە کەرکووچیا دێ ئەنفارە بەسە کەرکووچیا دێ ماڵوێرانی بە کەس کەرکووچیا فەقیر بەسە ئەم سلێمانیە و ئەگەر هەولێر هەر کەسەوە خۆی شوێنی خۆی گرتووە خانوو مانووی خۆی هەیە ئەمەش بەتەمای خانومان نین بەتەمای ماڵمان نین بەتەمای حاڵمان نین هەر سەعاتێک دەرمان کە ئێستاخوا خێنیان بنووسێ وازمانیان لێ هێناوە دەڵێ وەڵڵاهی کەس تەمینیە لە خۆی کەس دەمەنای 2020 خۆشی بێ بۆ ئەو میلەتە و بۆ ئەو کەرکووچیانە بگەڕێنەوە حاڵومانی خۆیان نیوەی ئاوارەیە لە سلێمانیە نیوەی لە هەولێرە نیوەی دەربەدەرە نیوەی ماڵوێرانە بەڕاستی خەڵک بێزارە. لە دوای ساڵی 2003ەوە کەرکووکیەکان پاڵپشتی هێزە کوردستانیەکانیان کرد تا بتوانن چارەنووسی کەرکووک یەکلایی بکەنەوە و ئاواتی لە مێژینەیان بێننەدی کە گەڕانەوەی کەرکووکە بۆ سەر هەرێمی کوردستان لەو پێناوەشدا بە خوێنی ڕۆڵەکانیان پارێزگاریان لە ئاسایشی شارەکەیان کرد بەڵام حزبەکان بە تایبەتی یەکێتی و پارتی لە جیاتی بەدیهێنانی ئاواتی کوردانی کەرکووک دەستیاندایە بازرگانی نەوت و شەڕی کورسی و دەسەڵات و گواستنەوەی ئەزمموی کوردستان بۆ کەرکووک و ململانی حزبی. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.